زانی هو ده بيخمنا سيارة ئەمساڵ جیاواز لە ساڵانی پێشوو چالێکەکانی هەشتی مارس جیاوازە بە هۆکاری ئەوەی کە ئەو کارەساتای زەمین لەرزەی کە بەسەر باکوور و ڕۆژئاوای کوردستانە هات تێدا قوربانێکی زۆر بوونە قوربانی خەڵکانێکی زۆر بوونە قوربانی و دەستپێکی چالاکیەکانمان کۆمەڵی چالاکیمان دەستنیشان کردووە کە بە بۆنی هەشتی مارسەوە ئەنجامی بدەین دەستپێکی چالاکیەکانشمان بە سەردانی ماڵپاتی شەهیدان بووە پێشکەشکردنی گۆڵ بوو لەلایەن ئەو گروپەی کەوە دەستنیشان کرابوو ئامانجمان ڕاستەکەی لە پێشکەشکردنی گۆڵ ئەوەیە کە ئێمە هەر لە وەکو بگەڕێنەوە بۆ ئەو کارەساتی کە بەسەر باکوورە هاتووە و ڕۆژئاوا هاتووە ئەو زەمە لەرزەیە وەکو تێبینیش ئەکرێت لە هەواڵەکانە ئەو زەمین لەرزەی بەردەوام ئەبێ زۆربەی ئەوەی کە زانیارەکانیان هەیە لەسەر ئەو بابەتانە ئەگەرێتەوە بۆی کە ژینگە بەڕاستی گۆڕانکارێکی زۆری بەسەر هاتووە بە حکمی ئەوەی ژینگە وەک ئەیبینین لە ڕووی دارەوە لە ڕووی ئەو کارگانی کە دروست بوونە بە تەواوەتی تەبەقی ئۆزۆنی چۆن بڵێ تێک داوە ئەمەش ئەگەرێتەوە بۆ ئەوەی نەمانی سەوزایەکی کەم ماوە لەسەر ڕووی زەمین بەهۆی ئەو هەموو بینایە و کارگانەوە ئێمە وەکو لە ینی هەدەف و ئامانجەکەمان ئەوەیە کە ژینگە بپارێزین و لە هەر چالاکیەکە دەست پێشخەری ئێمە بۆ ژینگە پارێزنە وەک ئێمە ئێستا وەکو گروپێک کە بە چالاکەکانی هەشتی مارس بەڕێوە ئەبێن یەکەم چالاکیشمان دەست پێشخەری بوو بە پێشکەشکردنی گەور بۆ ماڵپاتی شەیدان بۆچی یەکەم چالاکیمان سەردانی ماڵپاتی شەیدان بەر ئەوەی هەرگیز لەبیری ناکرێتەوە شەیدان ڕێگەی ڕزگاری و ئازادین و هەر ئەوان لە سایی قوربانیدانی ئەوانە کە ئێمە ئەتوانین ئەمڕۆ بە ئازادی بشین بۆیە هەمیشە ئێمە خۆمان بە قەرزاری ئەواندانین بۆیە ئێمە سەرەتای دەستپێکی چالاکێکمان سەردانی ماڵپاتی شەهیدان بوو.